ئەم دنیای من و تۆ ئەیبینین وەکو دەریا وەکو بەحری ئیجەوایە، هەمومان ئەبێ سواری ئەو بەحرە ببین، بچینە سەر پشتی ئەو بەحرە. ليقطعوه إلى الساحل الذي فيه دورهم وأوطانهم. طبعا ئەم دەریایە دەریایەکی هاتو نەهاتە، هەر کەس لە ئێمە ئەبێ سوار پشتی ئەو دەریایە ببێت و ئەبێ ئەو مەسافەیەش ببڕێ هەتا وەکو ئەگاتە کەناری دەریاکە کە ماڵ و گوزەرانیان لەوێ. ولا يمكن قطعه، کوڕ نییە بتوانێ ئەم دەریایە ببڕێ إلا في سفينة النجاة، هەتا وەکو باخیرەیەک هەڵنەبژێرێ. تۆ برسیوتە برای خۆم بۆچی کوڕەکان ئێمە ئەڕۆن لە ئیجە ئەخینچێن؟ لەبەرەوەی سوار چووپە بن، لەبەرەوەی بەحرەکە بەحرێکی گەورەیە، بێسەر و سامانە من خۆم بینیومە بەسێ چوار شەو تایە بوومە، یاخوا ئەوەی ئێمە بینیمان هیچ کەسێ نەیبینێ یا ڕەبی، بە سێ ڕۆژ لەناو ئەو بەحرایی بەس ئاسمانت لێوە دیارە، بە ئیخلاسەوە پاڕێی تۆڵی خوایە بەس بگیرێم و جارێتر لەم ئاوە نەدەم. برایانی خۆم ئەو بەحرە سەروەت و سامانی نییە، هەبێ هەموو کەسێک بچێتە سەر ئەو بەحرە لە دنیا، ئەبێ هەمووشی بپەڕێتەوە، بەڵام خنکانی تایە. بەچی ئەپەڕیتەوە؟ بە یەک سەفینەی نەجات، ئەو سەفینەیەش طاعة الله وطاعة رسوله صلى الله عليه وسلم. هیچ کەسێ نییە بتوانێ بپەڕێتەوە إلا ئەبێ ئیطاعەی خوا و پێغەمبەرکە عليه الصلاة والسلام. بۆچی ئەوانەی ئێمە ئەخینچێن وتمان بە چوب سوار ئەو دەریا گەورە ئەبێت، بە تەحکیمی قوانینی وەضعی و قانونی مەیمون و بەراز. کاتێک کە من پێی ئەڵێم کاکە ئەمە سونەتە شوێنیکەوە، ئەڵێ نیچەوە ئاڵێ. کاتێ پێی ئەڵێم کاکە گیان ئەمە قیامەتە، ئەڵێ داروین، ئەڵێ ئینسان لە مشکەوە دروست بووە. ئەڵێم برای بەڕێزم بۆ خاتری خوا ئەمە ڕۆژی قیامەتە و ئەمە ماڵ و مناڵتە و پۆشتەیان بکە وەرە بۆ مزگەوت. ئەڵێ مامۆسا ئۆشۆوا ناڵێ، مەرحەبا یەکەکەین لەو ڕۆژەی کە ئیطاعەی خوا و پێغەمبەرت نەکرد صلی الله عليه وسلم. بۆیە ئەو کەسەی کەوەها لەو دەریا گەورە ئەدا کە قاچاقچیە ئەیبا ئەڵێ کەمە مەسافەکە، هەر نییە 2 سەعات ئەپەڕیتەوە. ئەو کەسەی کە ڕۆیشت بێ بۆ ئەوروپا ئەزانی تەنها 2 سەعاتە. 2 سەعاتی چی؟ مقدمەی دەریاکە 2 سەعات نییە. ئەی باشە بۆ ئەبینی خەڵکیش دێبەت بەنای تۆ بە باخیرە ئەڕوا، ئەوەندە یەک مەلعەبە، سینەمای تایە، خراپەی تایە، گەورەی تایە، بچووکی تایە، 10,000 نەفەرەگرێ. بۆ ئەوان ترسی غەرق بوونیان نییە. خەڵک بە سەیارەکەی خۆیەوە لەناو باخیرەکە دانیشتۆ ناترسێ، لەبەر ئەوەی باخیرەهی ئەو دەریایەیە. ئەم پەڕینەوەی ئێمەش ئەبێ بە قورئان و سونەت بچیتە ئەوبەر. بەخوا هیچ بەرنامەیەتر ناتگەیەنێتە ئەوبەر، هیچ ڕاکەڕاکێکی تر ناتگەیەنێتە ئەوبەر. لا ملجأ من الله إلا إليه. عزیزەکانم، ئەم دەریایی کە بینیوتە هەیە بەچوب، هەیە ئەڵێ من مەلەوانێکی چاکەم، 8 سەعات نییە ڕێکە، 8 سەعات مەلەوانەکەم، ئیتر ئەڕوا قرشەی خوا، هەیە بەچوب ئەپەڕێتەوە غەرقە بێ، هەشە سوار باخیرە ئەبێ و پاسپۆرتی خۆی پێیە و بەڕێک و پێکی و بە قانونی سوار باخیرەکە ئەبێ. وەختێک ئەزانی بە شەو ڕۆژێک ئەگاتە ئەو شوێنەی کە مەبەستێتی. لێرەش ئەم نمونەیە ولله المثل الأعلى في السماوات والأرض، جوانترین نمونە بۆ خوا و بۆ پێغەمبەر و بۆ ئیسلامە. ئەو دینەی ئێمە سوار ئەو باخیرە نەبی ناگەینە ئەوێ عزیزەکانم. لە ڕۆژی قیامەتە يوم يعرض الذين كفروا على النار، لە ڕۆژی قیامەتە ئەوەی سوار ئەم باخیرە نەبوو، ئەوەی خۆی پێزل بوو وەکو ئیبلیس و فرعون و قارون وەکو نەمرود، خوای پەروەردگار لەسەر ڕۆخی جەهەنەما دایانەنا. احشروا الذين ظلموا وأزواجهم، ستەمکاران و ماڵ و مناڵ و شوێن کەوتوانیان لەسەر ڕۆخی جەهەنم دایان ئەنن. پێیان ئەڵێن ئەذهبتم طیباتکم في حياتكم الدنيا، خۆشیەکانتان ڕۆی، مەزرع نەما، ماڵ و سەروەت و سامانتان نەما، ئەو ڕۆژەتان ڕۆی ئەتانوت من ئەشەد منا قووە، کێ لە ئێمە بەچەسەڵاتترە، کێ لە ئێمە گەورەترە؟ قانون لە لای خۆمانە. مامۆستایەک وتی کێشەیەک هەبوو چوین لای کاربەدەسێ حەلی بکەین، خۆشە بەسەرهاتێ خۆشە، وتی شکاتمان کردبوو لە یەکێ بگیرێ، وتی نەئەگیرا، گەیمانە لای ئەو پیاوتی حاکمیە لە لای، وتی قەرارێکی بۆ ئەدۆزیتەوە ئیسا ئەیکەیتە ژوورەوە، ئیتر دەستوریە گەورە لەم سەر بۆ ئەو سەر، شتێ بدۆزەرەوە ئەو پیاوە ئەبێ بگیرێت. ئاوا قووەت ئەو قووەتەیە کە ئەتوانێ قانون تەطبیق بکە. ئەو قانونە نەما لە قیامەتە. ئەذهبتم طیباتکم في حياتكم الدنيا، خۆشیەکانتان ڕۆی، وەستەمتعتم بها، لەزەتیشتان لێ کرد. کە مامۆستای ئاینی باس قورئان و سنەت و تەوحیدیە کرد، باسی وەلاء و بەرائیە کرد، خۆشیەکانت لە دنیا بەرچاوتی کردبوو شوێنی نەکەوتی.
أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا. خواي قولي لك كافران نمان جيري، لجندي أوان نمان جيري، لشوين كوتي غرب نمان جيري، أوان لسر روخي جهنم نبنو يمش لقل يا نبين يا رب العالمين. عزيزة كانم لو شوينا بيان ألين خوشي كانتان روي كخوشيشتان روي باش إيرتان بيو نيشت همو لذتێکتان کرد لەوێ، هەموو خۆشگوزەرانیەکتان قبول بوو لەوێ بۆ ئەوەی لێرە ئەهوا تووشی ئەم چەرمەسەریە بن. فاليوم تجزون عذاب الهون بما كنتم تستكبرون في الأرض. دا أمرو آزاري بچێژن ئیهانە ئەکرێن لە جەهەنما لەبەرچی بما كنتم تستكبرون في الأرض بغير الحق وبما كنتم تفسقون. لبر ئەوەی لەسەر زەوی ئێوە متەکەبیر بوون، متەجەبیر بوون، ئەنانی بوون، خۆتان پێزل بوو و لەگەڵ ئەوە شاک بما كنتم تفسقون. خۆتان متەکەبیر و ئەنانی چینێکی کۆمەڵگەشتان وایە لێ کرد لەگە خۆتانە، فسق و فجورتان بڵاو کردەوە، پارە و سەروەت و سامان و دارایی هەبوو لە فەسادا سەرفتان کرد، فجورتان لە ناو خەڵکییا بڵاو کردەوە. فاستخف قومه فأطاعوه. استخفافتان بە عەقڵی خەڵک خەڵکی شوێنی ئەو ئیشەکەوت کە ئێوە کردتان. دەبڕۆن بۆ دۆزەخ و هەتا هەتایە لە دۆزەخا بن.